جاردن سلاف تماشاوان نجاح لإستاد برياري برلماني كردستان بوچوني هزي پێشمەرگەی كردستان بۆ کۆبانێ بێگومان ئەمەش بۆچوونی جیاوازی لێکەوتوتەوە هەم لەلایەن بەرپرسەکانی ڕۆژاوای کوردستان هەم لەلایەن کۆمەڵێک چاودێری ڕەوشەکە حتا ئەم چاودێرانە لەسەر ئاستی چاودێرەکانی بیانی و ئەژنەبی و عەرەبیشن لەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا لەسەر ئاخی تورکیا چوون ئەرا بۆ کۆبانێ لێدوانی ئەم دوایەی ئەخیر لێدوانەکەی داوەتۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا کە ئەڵێ تەنها پێشمەرگەی سوپای ئازاد دەبێت بچنە کۆبانەیە حتا ئەوەی کە یەکینەکانی پاراستنیگەل یەپەگێ و یەپەژێ بەهێزێکی حتا زۆر جار وەکو تیرۆریست لەلایەن تورکیا و لە قەلەمە دەرێ بە هیچ شێوەیەک تەعاملی لەگەل ناکرێ ئەردۆغان ئەمە بە مەترسی بۆ سەرخۆی بینێ تا دوایی ئەم بڕیارەی پەرلەمانی کوردستان بێگومان خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ لە مارشاندنی ئەنکۆناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ چاودێرەکان ئەڵێن خەلف الکەوالیس پشپەردەی ئەم سیاسەتە چییە بۆ تورکیا لە مەرازی بە گڵۆپی سەوس هەڵکردو هێزی پێشمەرگەی بچێتە کۆبانێ لە کاتێکە باسی ئەوەشەکێ کە هێزێکی زۆری ئارتشی ئازادی سووریاش ئەچێتە بۆ کۆبانەکە ئەم ئارتشەش لێ پێشترا زۆر جار ناکوکی حتا گەشت و تاوڕادێ هەندێک جار ڕوبەڕووبوونی چەکداریش هەبێ لەگەل کوردەکان لە ڕۆژاوای کوردستان بێگومان لە تۆڕە کۆمەڵەکانشی وێنە بەڵاوبووتەوە لەوەی کە سەرکردەی ئارتشی ئازاد یەکێکە لەو کەسانەیە کە لەگەل چەکدارانی داعش و گروپە توندڕەوەکان دەرەکەوێتەوە ئەم بڕیارە تاچان لە ئێستادا خزمەتی بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستانەکە خەلفیات ئەنکۆ پشت پەردەی ئەم سیاسەتە شاندنێردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ و بڕیاری باشووری کوردستان سەرکردایەتی باشووری کوردستان تا چەند بڕیارێکە لە چارچوبەی پاراستنی بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستان لە ئاستێکی گشتیدا یان بڕیارێکە زیاتر کەسێک و لایەنێک لەسەر زاڵن بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم پرسە ئێستا فادڵ حەسەن ئەندامی خۆلی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستودیەکانمان لە هەولێر میوانمانە بە هەروەها لە ستودیەکانمان لێرە بێرۆن عومەر یەکێک لە سەرکردەکانی باڵی چاکسازی سۆسیالیست میوانمانە بەڵێ بەخێرەتنی میوانەکانی خۆمانەکەین یەکەم جار لە کاک بێرۆنەوە دەست پێکەین کاک بێرۆن بەخێر بێت بەڕێستان خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو بڕیاری پەرلەمانی کوردستان و ئەو پێشهاتانەی کە دوایی ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان لەسەر ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ لە ڕۆژەفتایە بڵێ خۆی لە ڕاستیدا ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ پێشتر ینی بۆ ئەو وەزعانی کە لە تورکیا گوزەراوە پێشتر دیارە تورکیا لە ڕابردوودا کۆمەڵ هەنگاوینە لە ڕووی پرۆسەی ئاشتی و ئەو تەعاملی لەسەر سیاسەتی نەوت لەگەڵ هەرێمی کوردستان و هەناردەکردنی نەوت و چارەسەرکردنی کێشەکانی کورد ئەمانە خۆی تقریبان ئاسۆیەکی لێبەدی ئەکرا بۆ چارەسەری کێشەی کورد و دەکراوە خوێندنەوەی بۆ بکرێت کە هەرێمی کوردستانیش بەرژەوەندی هەیە لەم گۆڕانکاری کە لە سیاسەتی تورکیادا بووە بەڵام نەتیجەکان لە دواییە یان بڵێن پێش چارەسەری ئەمانی کە باسمان کرد ئەم خاڵانە ئاسۆیەک بوون بۆ چارەسەری کێشەکانی کورد بەڵام دەرئەنجامی سیاسەتی تورکیا پێچەوانە بوویەوە لە دروستبوونی داعش و لە داگیرکردنی مووسڵ و دوای ئەوە دێتەوە بۆ پەلامارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان و ئێستش ئەو فشارە یان ئەو گەمارۆ توندە ئەسکەریە ئابووری کە لەسەر کۆبانی هەیە من پێم خۆش بوو ئەو پێشەکیە باس بکەم دەربارەی ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بەڕاستی ئەمە ڕەنگە پێویست بە خوێندنەوەی هەمەلایەنەی بۆ بکرێ لێرە پرسیار دێتە پێشەوە ئایا ئێمە دەپرسین یان دەبیسین هێزی یەپەگە لە منتیقەی کەرکووک و لە منتیقەی ڕەبیعا و لە منتیقەی زومارە ئەگەر هێز پێویستە بۆ ئەوەی ئەم هێزانە چیەکەن لێرە ئەمە لەلایەکی تر وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و خاوەنی هێزێکی کاریگەری وەکو پێشمەرگە و خاوەنی وەکو دەوڵەتێک خۆت حساب بکەی و بتانی کاریگەری لەسەر سیاسەتی نێودەوڵەتی هەبێ بە پشتگیری ئەوان بتانی هێز بنێریتە ئەوێ ڕەنگە ئەمەش لایەنێکی بێ کە ئیجابیانە خوێندنەوەی بۆ بکرێ بەڵام ئەم هێزە حەجمەکەی چەندە قووەتەکەی چەندە و ئەو چەک و تەقەمەنی پێیەتی چەند دەتوانن تەوازنی هێز لەوێ بگۆڕن ئەگەر ئەمەمان مسۆگەر کردووە هەرێمی کوردستان ئەمەی مسۆگەر کردووە لە کۆبانی تەوازنی هێز بگۆڕێ و بتوانێ ئەو ژمارە کاریگەرە بنێرێتە کۆبانی بەڕاستی بەڵام لێدوانی سەرۆکوەزیرانی تورکیا لەسەر ئەمە چون لێکە دەیتەوە کە ئالێت تەنها پێشمەرگە و سوپای ئازادن دەبێت ڕەوشی کۆبانەیەک لای بکەنەوە بە هیچ شێوەیەک باسی یەپەگی نەکردووە کە ئەمە زیاتر لە چەند ڕۆژە لەوێ
لە شەڕێکی زۆر دژواردایە هەر کوبانیش نەکەوتو بە دڵنیاییەوە ئەبێ ئێمە هەر چاوەڕێ ئەو تەسریحاتانە لە حکوومەتی تورکیا بکەین بە ئەمەش خەلف الکەوالیس نییە لە هەست ناکێت کە شتێکی شاراوە هەیە لە پشت سیاسەتی تورکیا لە بەتاکیدایەتی تا چەند گرنگی خوێنەوە بۆ مابێ یعنی ئێستا کار ئەگەر ئێمە وردەکاریەکانی دروستبوونی داعش و داگیرکردنی مووسڵ و ئەوانە بکەین تورکیا پێ بەپی ئاگای لەم مەسائلانە هەیە ڕەنگە کورد خوێندنەوەی وابوو بێکە لەو قەیرانانەی کە دروست بووە ڕەنگە وا خوێندنەوەی بۆ کردوێت کە مستەفید بێ لە وەزعەکان بەڵام کارکتەری بەهێز تورکیا بوو کە گۆڕانکاری لەو کارتانە کرد بە مەسالحی خۆی شکاندیەوە بەرعکسی کورد بەعام بڵێن. فازڵ حەسەن ئەندامی خۆری پێشی پەرلەمانی کوردستان لە سوودەکانمان لە شارێ و لە ئێرکای فازڵ بە خێرهاتنە دەکەین پرسیارەکی مێمەش ئەوەیە گەلو لە پەرلەمانی کوردستان کە بە چەپڵە ڕێزانەوە بڕیاردرا ئەو بڕیارە قبول کرا کە هێزی پێشمەرگەی کوردستان بکوبانێ بنێرێ لەسەر پێشنیاری سەرروکی هەرێمی کوردستان. ئایا پێت وایە پەرلەمانی کوردستان خاندنەیەکی منطقی کردبێ لەسەر ئەو بڕیارەی حکوومەتی تورکیا کە داویەتی ئایا لە پێناوچی داوە لەسەر چی ئەساسێک داوە بوو لە ئێستادا کە حتا ڕێی مرۆڤیش لە کوبانێ ناکاتەوە تەسریحی زۆر جددی و تند لەسەر کوبانیادا حتا لە بێگومان بڵاو بووتەوە لە کەناڵەکانی ئێلامە کە تورکیا چۆن چەکدارانی داعش ئاودیوی سنووری کوبانیاکە تو ئەم پێش هاتە چونێکە دەیتەوە فەرموو. بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوە بۆ کاک سڵاو ڕێزم بۆ کاک بیرۆنیش سەرەتا سەری ڕێز بۆ شەهیدانی کوردستاندا دەنەوێنین لە هەموو پارچەکان لە هەموو بەشەکان هەروەها سڵاو ڕێز بۆ پێشمەرگە قارەمانەکان دەنێرین لە بەرەکانی شەڕ. دیارە مەوزوعی ناردنی هێز ئەوەی کە بەم شێوەیە کە کرا پەلەپەلەکی پێوە دیار بوو لەوەی کە بە دیراسە نەبوو سەرەتا مەسەلەن هەرزوو پەرلەمان بڕیارێکی وای دابایە دوای ئەوەی کەوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی هەرێم ئەو بڕیارە دەرچوو یعنی حتا ئەگەر تێبینی بکەی ماوەی دیراسەکردنی بڕیارەکەش زۆر کەم بوو هەمیش ئەم مەوزوع زیاتر بە شێوەیەکی عاتفیانە مامەلەی لەگەڵ کرا. یعنی مەسەلەن ئەگەر ئەمە تایبەتمەندی خۆمانی هەبا ینی بڕیارەکە تایبەت بایە بە خۆمان ڕێگاکە ڕێگای ناردنی هێزەکە هەم لە ڕێگای خۆمان بە بەڵام لەبەر ئەوەی لە ڕێگای تورکیا بوو ڕەزامەندی تورکیا بۆ شێوەیە کە بوو ئەمە بە حەقیقەت کۆمەڵێک پرسیاری دروست کرد لەبەرەوەی وەک خۆشت باست کرد تورکیا ئەگەر ڕازی دەبی هێزی پێشمەرگە بنێری پێش ئەوە شتی تر هەیە بکە مەسەلەن بۆ نمونە دەکرا مەسەلەن ئەو تەعاملێکی زۆر ئینسانان ئەو ئاوارانەی شاری کۆبانەی بکرد بایە دوو مەسەلەن بەشێکی زۆر خەڵکی پیر و پەکەوتە و نەخۆش و بریندار لەسەر سنوورەکە گیریان خواردووە ڕێگەیان پێنادەن یان دەتوانین بڵێن ئەگەر وەکو هاوکاری بێ ڕێگای ئەو گەنجانە بداتن کە ئێستا دەیانەوێ بگەڕێنەوە جارێکی و شەڕ بکەن. یەکێک لە سەرنجەکانی تۆ وەتی زیاتر ئاراستەیەکی عاتفانە پێوەتگار بوو لەم بڕیاران عاتفیەتکردن لەگەڵ سیاست بە تایبەتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە تو چۆن لێکە دەیتەوە ئایا مەترسیەکانی ئەم دەرئەنجەمە چۆن سیاست بە تایبەتی بڕیارێکی چارەنووسیزی بەم شێوەیە بەعازیەوەی کە تورکیا ڕێ بە پێشمەرگادا بچێتە کوبانێ بە چەپڵە ڕێزانەوە و ئاڵێ بە عاتفی تەعامل بکرێ ئایا بخۆی ئەمەش مەترسی نییە کە خوێندنەوەیەکی جددی بوو بەڵێ یعنی هەر خۆی مەسەلەن تەنانەت من پێم وایە بەشەکی زۆری ئەندامانی پەرلەمان خۆشیان ڕایان وا بوو ئەم مەسەلا هەروە شتێکی ئاسایی نییە کە تورکیا ڕێگا بدا هێزی پێشمەرگا بە چەک و تفاقێکی وا زۆر بە حساب کەوە چەکی قورسی تێدایە یعنی ئەو ڕێگە نادە خەڵک بەبێت چەک داخلی کۆبانێ بی ئەمە یعنی کۆمەڵی پرسیاری دروست کرد پێویستی بە دیراسەی ورتە بوو لە ڕووی عسکەریەوە موقعکی بچووکە یعنی پێویستی بە هێزێکی زۆر نییە بە قەدەرەوەی پێویستی بە چەکی قورس و چەک و تەقەمەنی زۆر هەیە یعنی لەبەرەوەی چەندی ژمارەی زۆر لەو ناوچەیە بی ژمارەی قوربانیەکانیش زیاتر دەبیتن بە حکومیەوەی کە داعش هێزێکی زۆری برتەوە سونەرەی لە تۆ بارانکردن بە تۆپ و بە دەبابە ئەوە زیاتر ئێمە ئەوەی تێبینیمان کردووە لەسەر داوای خودی ئەو شەڕوانانەی ئەوێش کە زیاتر پێویستیان بە چەکەیە نەک بە وەکو شەخص بەڵام دیارە ئەگەر لە ڕێگای ئەو هێزەش بەشێک چەک بچی ئەوەش هەر شتێکی باشە
بەڵام تورکیا پێت وایە ڕێگە بدە چەک بچێت کە زۆر جار باسەوەیەکی دەبێت پێشمەرگە بچێ یەکەم جار ئەن یەکەم جار چەک بچێ چێکێکە فەحز بکرێت لەلایەن تورکیاوە دواتر ئەوانی تر پێشمەرگە داخل بێ وەڵام من بەڵێ بەرزان کاک فازڵ بەڵێ دیارە خەلەلی تەکنیکەیە تا بەڵێ کاکی بێرۆن وەکو کای فازڵ وتی حتا نێردراومان هەیە نێرداوی ئێنارتی بوو کوبانێکی یەکەم کەناڵی کوردیە کە حتا ئێعلامی لەسەر راستی جیهانیشە بچێتە ناو کوبانێ خۆی ڕەوشی کوبانی تەختیە بکە ئەو باسیەوە کە تا ئێستا بریندارەکانی شەڕبانانی یەپێکی حتا وڵاتیانی سویل لە پرسووسێ لەسەر سنووری باکووری کوردستان هەنە بە چەند سعات ئەمێنەوە تورکیا ناهێت لە دەربازی سنوور بن بۆی تەداوی بکرێت دەرمان بکرێت زۆر جار گیانیان لەدەسەدەن بێژگەڕێی مرۆڤی حتا ناتوانێت ئاو و پسکیتیش بۆ خەڵکی ناو کوبانی کە بە هەزاران هاوڵاتی سویل لەوێ گیریان خەردا بڕوە پێت وایە تورکیا لە ئێستادا بۆ ئەو نیەت پاکیە پیشانداوە گڵۆپی ساوز بۆ هەرێم هەرکردووە کە هێزی پێشمەرگە بڕۆ بۆ کوبانێ خۆی من پێم وا بێ ڕۆڵی تورکیا ڕۆڵێکی نێگەتیڤە لە مەسلەی داعش و نابێ ئێمە خۆڵ بکەینە چاوی خۆمان کە هەڵوێستی تورکیا غامەز ببینین هەڵوێستی تورکیا هەڵوێستێکی ڕوونە پشتیوانی لە داعشەکە پشتگیری لە داعشەکە خۆ بەپێی لەسەر نەخشە سەیری بکە لە ئیعلام سەیری بکە لە هەموو بەپێی معلوماتەکان خوێندنەوەی بۆ بکە ئەمە بەوازەحی تورکیا پشتیوانی لە داعشەکات و هیچ گومانێکی تیان نییە من پێم وان نییە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بێ ئاگا بن لەو مۆزوع ئەوانش ئاگیان لەو وەزع هەیە بەڕاستیەکەی من پێم وا بێ فشاری ناردنی پێشمەرگە من پێم وا بێ فشاری هەرێمی کوردستانە فشاری تەڵەبی داوای هەرێمی کوردستانە بۆ ئەوەی پێشمەرگە بنێرێ و لە ڕێگەی ئەمریکاوە من پێم وابێ ئەو فشارە لەسەر تورکیا دروست کراوە ئەینا ڕەنگە تورکیا بەڵام دڵخواز نەبێ بۆ ئەوەی کە پێشمەرگە بچێتە لە کۆبانی ئەوان ئەڵێ ئێمە مشکلەمان نییە ئێمە هێزی مرۆڤیمان هەیە بەس ئێمە پێویستیمان بە چەک هەیە کەواتە هەرێمی کوردستانیش لە شەڕێکی دژواردایە لەگەڵ داعش لە ئێستادا بۆ چەکیان بوو نانێرێ من ئەوم بۆ باس کردی کاکار وتم لێرە لە کوردستان پێشمەرگە هێشتا کە خۆی ئەرکی هەیە واجبی هەیە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی پێویستی بە هێزی زیاتر هەیە بە قووەتی زیاتر هەیە یعنی ئەمە خوێندنەوەی بۆ کرێمە قسەی خەڵکە هاوڵاتیان ئەم پرسیارە ئەکەن خەڵک ئەم پرسیارە ئەکا ئێمە لێرە خۆمان هێشتا هەندێک شوێنی ترماوە لە دەستی داعش دەربکرێ ئەمە لە لایەکی تر شەڕوانانی یەپەگە لە کوردستانی باشوورن ئێستا لە هەندێک شوێن هێزیان هەیە تەواجودیان هەیە یعنی بۆ ئەو تێکەڵێ دروست بووە لە مەوزوعەکانە یعنی بۆ ئەم هێزانی یەپەگە نانێرنەوە کۆبانی بتوانن لەوێ دیفاع بکەن لەوێ بەرگری بکەن لەوێ ئەوە بکەن ئەمە خاڵک لە لایەکی تر منیش لەگەڵ ئەوام وەگەمە چ سیاسەتێکە لەلایەن یەپەگەوە کە خۆی بووی لێرە تەواجودی هەیە پێت وایە بەڵێ پێت وایە لەبەر چی تەواجودی هەیە من ئەمە ئاخر ئەمە پرسیارەکەیە یعنی یەپەگەل خۆی لەوێ سەر کۆبانی زەختی لەسرە لە هەموو لایەکەوە فشاری لەسرە هجومی لەسرە تورکیا ڕێگەنادا هیچ هاوڵاتیەکی سیڤیل بچێتە خاکەکەی بەڵام لە سەرەکانی شەڕ هەیە لە هەردوو کانتۆنی دیکەش لە زۆر قوڵەوە شەڕ هەیە لە ترکوچەریش لە هەموو شوێنەکان شەڕ هەیە بەڵام خۆتەزانی زەختەکە لەسەر کۆبانیە بەڵام ئێمە یعنی خوێندنەوەی خەڵک یان پرسیاری خەڵک لەسەر ئەوەیە ئەگەر هێزی شەڕوانی یەپەگە لێرەیە حەقە بچێتەوە بۆ کۆبانی و لەوێ ئەوە بکە ئەمە لە لایەکی تر بەڕاستیەکەی ئێمە ئەبێ هەوڵ بدەین چۆن لە ڕابردوودا ئێمە ئەو مووقیفە جێگەی دەستخۆشیەوە جێگەی شانازیشە کە توانی ئەمریکا بێنێتە سەرخەت قەنەعەتی پێ بکە لێرەوە هاوکاری سەربازی بۆ کۆبانی بنێرێ حەقە لەسەر ئەم سیاسەتە حکوومەتی هەرێم لەسەر ئەم سیاسەتە بەردەوام بێ یعنی بتوانن لێرە هاوکاری سەربازی زیاتر بۆ کۆبانی بنێرن من ڕەنگە من پێشم وایە حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەوە بکە کەواتە مەسەلەی کوبانێ ئێستا مەسەلێکی نیفتنەتەوەیە زۆرترین قسە و باسە سەرەگرێ حتا هێزەکانیەوە پەیمانان ئەمڕۆژ پێم وایە قەسفی ماوەقعی داعش کردووە لە دەوروبەری کوبانەوە بەڵام لە هەرێمی کوردستانیش کە ئەمانە زەختێکیان لەسرە لە شەڕدان بەفعلی لە شەڕدان لە زۆربەی ناوچەدا بەڕاوەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەو سیاسەتی لە هەرێمی کوردستان بەرامبەر ڕۆژاوە پرسی کوبانە پەیڕەوە کرێ تا چەند بە سیاسەتێکی ڕاستەقینەی نیشتیمانی ئەزانێت تا چەند بە سیاسەتێک ئەزانێت کە کۆمدەنگیەکی نیشتیمانی هێزە سیاسیەکانی کوردستان لەسەر بێ ئەو بریارە نەکاترێت من بەڕاستی دڵخۆشم بەو سیاسەتەی ئەم دوایانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند خاڵێکدا ئەو دڵخۆشیە دەرەکەوێت یەکەم یەکخستنی هێزە کوردیەکانی ڕۆژئاوا دووهەم ناردنی هاوکاری سەربازی بۆ کۆبانی سێیام
ئەم بڕیاری نردنی هێزی پێشمەرگەیە کە من تەسەور ناکەم ئەم بڕیارە بڕیارێکی تاکتیکی بێ یان بڕیارێکی ئەوە بێ بەڵام من ئومێ دەکەم ئەو بڕیارە بڕیارێکی جددی بێ و بتوانێت هێزی زیاتر و کاریگەرتر بە شێوازێک لە شێوازە سەرکەوتوەکان بنێرنە کۆبانی. بەڵێ کاک فازڵ سیپان هەموو وەکو فەرمانداری گشتی یەکینەکانی پاراستنە گەل یەپێگە ئەڵێ ئێمە پێشوازی لە هاتنی پێشمەرگەکەین وەکو هێزێکی کوردستانی کە چون ئێمە چوینە باشووری کوردستان ئانیش بێنە ئێرە من شان بەشان یەکتر شەڕی داعش بکەین لە هەمان کاتدا گومانێکی جددی ئەوان هەیە لەسەر ئارتشی ئازاد و ئەو چەند سەد کەسە ئان زیاتر لە 1000 لە 2000 لە 3000 کە چەند عەدەتن زۆرجار بە ڕێژەی جیاواز لە ئێلامەکانە باسە کرێ ئارتشی ئازاد کە لەلایەن تورکیاوە ڕەوانەی ناو کۆبانیا کرێ. سەرنجی بەڕێستان دیارە مەبەستەکەیان دیار یعنی دقیقە لەوەی کە نەک هەر لەبەرەوەی سوپای ئازاد ئەمڕۆ معارەزەی سووریایە و زیاتر لە تورکیا نزیکە هەرخۆ ئێستا سیرکەین لە عێراق سوپای عێراق کە تەنانەت کورد بەشێکیشی لە سوپای عێراق سوپای سالاری عێراقیش کووردە ئێستاش سوپای عێراق بە چاوێکی ئەگە نەڵێم دوژمن کارانە بەڵام ناحەزانە سەیری کورد و سەیری هێزی پێشمەرگە دەکا لە ساڵانی ڕابردوو سوپای عێراق کەوکاتەوە وەکو ئێستاش نەبوو یعنی باشتر بوو بە حساب لە وەزعی لە ئێستا ئەو خەڵکەی کە لە سەعدیە و جەلەولای بوو لەژێر فشار و پاڵەپستۆی خۆکاتە چ داعشیش نەبوو یعنی زیاتر ئەو ئەفسەر و سەربازانەی کە لەوێن دەربوون چونکە بیرروبۆچوونەکی شۆڤینیانیان هەبوو ئەو فشار و پاڵەپستۆی درستیان کردبوو کە ناوچەکە جێبێلێن ئێستاش من پێم وایە سوپای ئازادیش بەو پێی کە عقلیەتەکە هەمان عقلیەتی شۆڤینێتی عەرەبە لایەن ئەگەر بچنە ئەوێ نەک بارسوچینین بەڵکو بارگرانین و تەنانەت منیش ئەو گومانەم لایە کە ببنە هۆکاری ئەوەی کە خەلەلێک لە بەرەکانی شەڕ لە کۆبانێ دروستبی بۆیە زۆر دروستاگەر ئەوان ڕازی نەبن ئەو هێزە بستە ئەوێ بەڵێکەواتە ئەو غامزەی لە ڕۆژەکەیە کە خۆشت تێبینیەکەی خۆشت باسەکەی لە مەسەلەی هەڵویستی تورکیا بووناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ تا چەند پێت وایە جارێکی دیکە لە ناوەندە بڕیار بەدەستەکانی هەرێمی کوردستان خوێندنەوەیەکی واقعی و مانتەقیتر بوو بکرێ پێش ئەو ئەم بڕیارە پراکتیزە بکرێ بەڵێ گرنگە یعنی ئەوەی ئێستا خۆی هەر تاخیرکردنەکە یانەگە تێبینی بکەی لەگەڵ ئەوەی کە ئەوان بە قسە ڕازی بووینە چونکە ئەو ڕازی بوونی ئەوانش جێ گومانە ئەوان ڕازی نەبوون کات خۆی سوپای عێراق لە ڕێگای تورکیا بێ بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدامی و لەم دوایەش یعنی ئەوە لە مەسەلەی ئەو هاوپەیمانێتە ئەوان ڕازی نینە کە تورکیا هەم نزیکە لە سنووری عێراق و سووریا کە هێزی زەمینی بەکاربینی و هەم ئەو بابرێن فڕۆکەخانەی ئەنجەرلیک یان هەری فڕۆکەخانەیەکتر لە تورکیا بەکار بهێندرێ بۆ هێرشە ئاسمانیەکان مانای کە ئەو لەوە ڕازی نەبی بە هەمان شێوە ڕازی نیە بە هیچ شێوەیەک کە هیچ هێزێک بچی شەڕی داعش بکە وەخوا نەخواستە وەک دەڵێ شەڕ هێزی کوردیش بچیتن چکاوان دیارە ئەگەر بۆ هێزەکانی تر ڕازی نەبن کە هاوپەیمانیانن لە ناتۆی و چەندین عیلاقاتی تریان هەیە دیارە بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەگەر عیلاقاتە چشمان هەبی بەس ئەو عیلاقاتە هیچ نییە لە چاو عیلاقاتە نێودەوڵەتیەکانی تورکیا بۆیە یعنی تورکیا پێم وانەیە هیچ شتێک بکە یعنی کەمترین سوود بە کورد بگەینێ لەو مەسەلەیە بۆیە من بە باشی دەزانم کە کورد لەم مەسەلانە یعنی پێداچوونەوەیکی ورد دراسەیەکی ورد بکە مەسەلەی ناردنی چەک بۆ کۆبانێ ئەوەی کە لە ڕێگای فڕۆکە کرا کە زۆر زۆر باش بوو ئەوەیان بەردەوام بە نەک ئەوەی کە تەخیر بکرێەوە چەند ڕۆژە هێرش و پەلامارەکان زۆر ینی زۆرن لەسەر کۆبانێ چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ هێزی پێشمەرگە دەچی بەیانی دەچی بەیانی دەچی و تا ئێستش نازاندرێکە چوونەکە بە شێوەیەک بەڵێکاکی بیرۆن ئەکەرێمە سەیری مێژی تورکیا بکەین لە سەردەمی ئۆمپراتۆرەتی عوسمانی و تا ئەم لەحزەیە شەوکە تورکیا میراثگیری عوسمانی تورکیا زۆرترین جار بەرامبەر زۆرترین تەفگەری نەتەوەی لە سەردەمی ئیماراتەکان و حەزابەکان و تا ئێستا شۆستاوەتەوە حتا لە شەڕی نێوان حەزابە کوردیەکانیشە زۆر جار بە دەیان هزار لەشکرکێشی کردوتە سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ئێستاش لەگەر بێ زیاتر لە 3000 سەربازی لە سنووری ئامێدی و زاخویە پێت وایە تورکیا ئەگەر مەسەلەی بەرژەوەندی بێ بەرژەوەندی تورکیا لەوەی گرنگترە بوو بوریەکی نەفت
ئەوە قبول بکە کە کورد بگاتە ئارمانجێکی نەتەوەی خۆی؟ کار من لە بیدایەتەوە کورتەیەکم باس کردوتم سیاسەتی تورکیا لە ڕابردوو ئەوەی باست کرد خۆ سیاسەتێکی وازەحە بەرامبەر بە کورد بەڵام لەم دوایانەدا تورکیا کۆمەڵ هەنگاوی باشینە هەوڵیدا پرۆسی ئاشتی زیندوو بکاتەوە لەگەڵ بەڵام پرۆسەش پێشاندێکی خۆپیشاندان هەر بوو وەکو پرسیارێک پێشاندێکی خۆپیشاندان لە باکووری کوردستان خۆی پیشاندانی سیڤیل نزیکی 50 خەڵکی سیڤیلی کوردستان کوژران ئەمڕۆژ باسەوەیەکێ کە فڕۆکە جەنگیەکانی تورکیا لەسەر ناوچەکانی هەندێک ناوچەی هەرێمی کوردستان سۆراونەتەوە جارێکی دیکە شەڕ دەست پێکە پاکێکی ئالێ هیچ پراکتیسە نەکراوە شتە ئەمانە هەمووی ڕاستە بەڵام من ئەوەی مەبەستمە باسی کەم ینی ئەوەش مهمە ئەو خاڵانە ئەبێ لە بەرچاو بگیرێ بەڕاستی تورکیا هەنگاوی نا هەوڵیدا ئەگەر بە شێوەی ڕواڵەتیش بێ ئەگەر بە ڕووکەشیش بێ تورکیا هەوڵیدا پرۆسی ئاشتی بەرەو پێش ببا لەگەڵ بەڕێز ئۆجەلان چووە سەرخەت دیداریان لەگەڵ کرد کۆبوونەوەیان لەگەڵ کرد هەندێکی بەنهێنی هەندێکی بە ئاشکرا وەفدیان هات بۆ قەندیل وەفدیان چووە ئیمرالی دیسان یعنی ئەمانە خۆی بۆ خۆی جێگای دڵخۆشی مجاملەیە باقی یەکی ترم تاواکەم هەنگاوێکی تر مەسەلەی هەناردەکردنی ئەوت بوو یعنی ئەمەش بەڕاستی جێگای دڵخۆشی بوو بۆ هەرێمی کوردستان کە تاکە منفەزێک بتوانێت نەوتی لێوە هەناردە بکە تورکیا بوو تورکیا بە شێوەیەکی هەرچەندە ئەمە هەمووی مەسالەی خۆی تایە بەرژەوەندی خۆی تایە بەڵام تاکە منفەزیش بوو بۆ کوردستان بتوانێت نەوت هەناردە بکە ئەمە خاڵی دووەم خاڵی سێەم دیسانەوە هەوڵیداد یعنی یاعتیبارەکانی سەرۆکی هەرێمی کوردستانی وەرگرت لەسەر مصالحەکردن لەسەر چارەسەرکردنی کێشەکان لە ئیستیقبالکردن بە شێوەیەکی فەرمی ئەمانە خۆی بۆ خۆی تۆ خوێندنەوەیەکت لە هەنگاوە ئیجابیەکانی تورکیا بەدی ئەکرد بەڵام دەرئەنجامی پێچەوانە لە سیاسەتی تورکیا دروست بوو لە داگیرکردنی مووسڵەوە لە دروستبوونی داعشەوە هەرچەندە داعش پێشتر دروست بووە بەڵام لە داگیرکردنی مووسڵەوە ڕێک سیاسەتی تورکیا پێچەوانە بوویەوە پێچەوانە بوو بۆچی پێچەوانە بوو لەبەرەوە خۆی بەرنمەیەکی داناوە دەیەوێ یان ویستی ئەو بەرنامانە جێبەجێ ببێ هەموو شتەکان زۆر جار بەسەوە کرێت تورکیا بوون نمونە ئەو کاتە 3000 شتەی سەرباس لە هەیە کە تهدیدی کاتەکانیش بکەین لە بامەرنە هەیە لە سیریە هەیە لە ئامێدی لە باتیفا لە منتەقە سنووریەکان هەیە لەو کاتەکە شەڕ دروست بۆ خەریک بوو بە پێی چاودێرەکان داعش نزیکە هەولێر بووتەوە و دهۆک و زۆر ناوچەی تریش تورکیا ئامادە نەبوو جوڵە بە یەک جەندرمەی خوش لە باشووری کوردستان بکە بێژگەرەوە کە هەرێمی کوردستان داوای یارمەتی سەربازیش کرد ئامادە نەبوو ئەمە ئایا بۆ تورکیا لەوە گرنگ بوو کە هەرێمی کوردستان بکەوێتە زمەیەکی بەو شێوەیەوە ئەمە هەڵوێستە نێگەتیڤەکەی تورکیایە یعنی تۆ لە خەتەرترین حاڵەتە هاوپەیمانەتیت هەبێ لەگەڵ هەرێمی کوردستان دۆستایەتیت هەبێ من ناڵم لەگەڵ لایەنێگەڵم لەگەڵ هەرێمی کوردستان دۆستایەتیت هەبێ مەسالحت هەبێ بۆری نەوت ڕەپت بوو بێ لەگەڵ تورکیا و لەگەڵ بازارەکانی جیهاندا لە خەتەرترین حاڵەتە تورکیا ئامادەگی نەبێت بێت هاوکاری یان پشتیوانی لە هاوپەیمانەکەی بکە دەبێت تۆ هیچ ئومێدەکرد بە تورکیا نەمێنێ بۆ داوای بەڵێ کاکی فازڵ پێت وایە تورکیا لە پێناو بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی بەرژەوەندیەکانی ئەوەی کە بوریەکی نەفت لێرە بڕوا و بە سازان بە هزار کۆمپانی ئەو لە هەرێمی کوردستان کار بکەن و تا دوایی بەرژەوەندی ئەو لە گرنگتر بێکەوەی کورد کە مافێکی خوازایی سروشتی کوردە کورد لە دوو پارچەی کوردستان ڕۆژاوە باشووری کوردستان بگاتە ئامانجە نەتەوەی نیشتیمانیەکانی خۆی خاوەن دەستکەوت بێ کامیان بۆ گرنگترە خۆی پەیوەندی بەوە هەیە یعنی ئەو سیستەمە حکومڕانەی کە ئێستا کە لە تورکیا حکومڕانی دەکەوە یا ئەوانەی پێشتریشن ئەوان لە ڕوانگەی شۆڤینیەتەوە سەیری دۆزی گەلی کوردستان دەکەن ئەو شۆڤینیەتە وا دەکا ئەوان نەک ڕەچاوی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی بکەین خۆگەر نەک لێرە لە عێراق برێن لە کوردستانی باشوور و ڕۆژئاوا تەنانەت لە کوردستانی باکووریش لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە شۆڕش و خەباتی بەرخۆدانی کوردستانی باکوور وەکو لە یعنی ئامارەکان باز دەکاتن کە زیاتر لە 30 میلیارد دۆلاریان لەو شەڕەی خەرج کردێ جگە لەو هەموو قوربانیە جیانێش کە هەبووە لە هەردوو لایە بۆیە ئەوان مەسەلەی دژایەتیکردنی دۆزی گەلی کوردستان لە هەموو پارچەکان نەک ڕەچاوی بەرژەوەندی خۆیان ناکەنیانی لە پێناو قازانج بەڵکو تەنانەت مایەکەشیان یعنی ئەوان پارە و پول و سەروەت و سامانێکی زۆریش لەو وارە سەرف دەکەن ئەوان بە عقلیەتی ئەوەی ئێستاش هەر هەمان بیرکردنەوەیان هەیە کە کەواتە کای فەزڵ تورکیا بۆ ئەوەندە
وەکو تۆڵی تورکیا بۆ ئەوەندە حساسیەتی هەیە لەسەر ئەوەی کە کورد لە پارچێکی کوردستان بگاتە مافەکانی خۆی لەوێ دژاتی بک بوو لە کاتێکا ڕۆژاوی کوردستان ئەڵێن لە بەرچاوی ئێمە دیکیومنت هەیە وێنە هەیە ڤیدیۆ هەیە تورکیا دامی داعشەکە بەڵێ خۆی ئەوان حسابەکەی لەسەر ئەساسە دەکەن کە یعنی دژایەتەکە ئەوەیە کە لە هەر پارچەیەکی ئەگەر یعنی مەسەلەن بۆ نمونە هەرێمی کوردستان کە هەیە هەر لە سەرەتا دژایەتیان کرد دواتر وەکو ئەمری واقعی تر ناچار بوون تەعاملی لەگەڵ بکەن بۆیە ئێستا ئەگەر بێت و لە ڕۆژ ئاواش ئەو کانتۆنانە ببنە ئەمری واقع و تا ڕادەیەکیش بوویتە ئەمری واقع بەڵام وەکو ئێستەی هەرێمی کوردستان نییە لێ ناگەڕێن ینی ئەگەر لە ئێستارە ئەوان بتوانن لە ڕێگای هێزێکی وەکو داعش کانتۆنەکان داگیر بکرێن و یعنی بۆ ئەوان وەکو ئەوە وایە یعنی هەمووی سوپای ئازاد و ئەو هێزانی ئەوان خۆیان یعنی پێیان باشە خۆتەنانەت ئەوان لایەک لەگەڵ سوپای ئازاد پەیوەندیان هەیە لەلایەک لەگەڵ داعش هەیەە ئەمە تەنها بۆ دژایەتی خەڵکی کوردستانە لە ڕۆژئاوە ئەجینا ئەوان خۆیان دژایەتیان هەیە ئەو کۆکردنەوە وەکو ئەوە چۆن وایە یعنی ئەو دەوڵەتە داگیرکەرانەی کوردستان چەند دژایەتی یەکتر بکەن بەڵام لە پێناو دژایەتی کوردنی کورد یعنی یەک دەگرنەوە زۆر جاران شتی وا بووە بەڵێ کەواتە کاک بێرۆن لە ئێستادا داعش بە تەحدیدێکە سەیرکەی لە باشووری کوردستان هەرێمی کوردستان ئەو هەندە لە دژی کورد لە دژی ناوچە کوردیەکان شەڕ ئەکا هەوڵ ئەدا خۆی کو ئەکاتەوە هەجوومەکە ئەوەندە لە ناوچەکانی تر ناکە لە ڕۆژاوی کوردستانیشە هەموو تەرکیزی خۆی خستوتە سەر ناوچە کوردیەکان کەواتە بوو داعش بە تەحدید لە هەردوو پارچە لە یەک کاتا شەڕی کورد شەری شەڕبان و پێشمەرگێ بەم شێوەیەکە من لە بیدایەتی دروستبوونی قەیرانەکان و داگیرکردنی مووسڵ من بابەتێکم لە پەیجی تایبەتی خۆم لە فەیسبوک نووسی وتم ئەبێ کورد خۆی بۆ شەڕێک ئامادە بکە ئەگەر داعش سەرکەوتوو بوو سێگۆشەی سنەی هەمووی ڕنگ کرد و چوارچێوەکەی بۆ خۆی دیاری کرد ڕێک دێت پەلاماری کورد و کەرکووک و کوردستانەدا ئەمە یەک خاڵی دووەم ئەگەر شیعە سەرکەوتوو بوو هات داعشی تێکشکان منتیقە سونیەکانی گرتەوە جارێکی تر ئەوش دێت پەلاماری کەرکووک و کوردستانەدا ئەمە لەلایەکی تر ئەمە سیاستە سیاستێکی شۆڤینانەی بەرنامە بۆ ڕێژی کراوە بەرامبەر بە کورد هەتا من پێم وابوو ئەگەر داعش بتوانێت کۆبانی بگرێ سەرکەوتوو بێ یەکەم بەرنامەی ئەوەیە دوای کۆبانی بێت پەلاماری کەرکووک بدا ئەو هێزەی لەوێ ئەو هێزە کاریگەری لەوێ ئەو چەکە بەقوەتی لەوێ هەیە دێنێتی بۆ سەر کەرکووک و پەلاماری کەرکووکی پێدا بەڵام لێرە دوو ڕوونکردنەوەی بچووکم هەیە سوپای ئازاد و یەپەگا ئەوەی جەنابەت باست کرد زەخت یەکی خستون ئێستا خۆ داعش دژی هەردوو لایەنە و لە هەردوو لایەن ئەدا ئەوانیش فشاری داعش وای لێکردن ئێستا یەک بگرن و بۆرکانی فوراتە و جەپەت و لە کرادیشی تایە بەسەوان تاریقان لەسەر شێوەی سەرکرداتی کە لەم مەرحەلە ئەگەر شێوەی تاکتیکیش بێ کارێکی باشیان کردووە یەکیان گرتووە ئەمە خاڵێکی تر خاڵی دووەم دەربارەی ناردنی هێز من پێم وابێ شێوازی تر دەتوانرێت پەیڕەو بکرێ بۆ ناردنی هێز بۆ کۆبانی چۆن توانیان قەنەعات بە ئەمریکا بکەن کە هاوکاری سەربازی بنێرن دەتوانن هەروەش قەنەعاتی پێ بکەن کە هێز لە ڕێگەی ئەمریکاوە بڕوە یەک داوام هەیە لە سەرکردایەتی پەکەکە یعنی حەزەکەم لێرەوە ئەویان پێ بگەیە یەکێک لە بەرنمەکانی تورکیا ئەوەیە هەوڵ ئەدا بە ئیستیفزازکردن بە لێدان بە بردومانکردن پەکەکە ڕابکێشێتە ناو ئەو شەڕەوە لەم کاتەدا بۆ ئەوەی مەلەفەکان کارتەکان تێکەڵ بکەن و پەکەکە جارێکی تر بەرگی ترۆریستی بکرێتەوە بەبەریانە لەبەرەوە من داوا لە پەکەکەکەم داوا لە سەرکردایەتی پەکەکەکەم دان بە خۆیانە بگرن پەلکێشی ئەم شەڕە نەکرێن ئەم شەڕە بۆ ئەوەی ئێستا ئەوە لە مەساڵحی تورکایە و کارتەکان تێکەڵەکرێ دەیەوێ پەکەکە وەکو داعش نیشانی دنیای دەرەوە بدە کەواتە مەسەلەن بۆ داعش زۆر خوێندنەوەی جیاوازی بۆکرێ ئەڵێن زۆر ڕەهەندی لە پشتەوەی زۆر ئەجندای لە پشتەوەی کەواتە ئەوە ئێستا لەسەر عرد ئەبینرێ داعش زیاتر تەرکیزی لەسەر کورد کردووە کەواتە داعش لە ڕووی ئاینیکەوە کە خەڵکی کوردستان زۆربەی ئاین ئیسلام لە دینی ئیسلام بێن جیها لە بەرامبەرەوەکەن ئەمە ئاراستەیەکی دیاریکراوە کە کەشف بۆ خەڵک دەبێ بزانی چییە لە پشت داعشە و داعشانەدا لە بەرامبەر ڕۆژاوە باشووری کوردستان ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی بۆ داعش شەڕی کوردەکە لە هەردوو بەرەکە بەڵام من بۆچوونێکم هەیە من بۆچوونم وایە داعش بۆ تێکشکاندنی هیلالی شیعی دروست بووە ئەی بۆ هەموو تەرکیزی لەسەر کورد جاوت بۆ باس دەکەم بۆ تەرکیزی لەسەر کوردستانە کوردستان
یان با بڵێن کۆبانی و ڕۆژ ئاوای کوردستان بەوە تۆمەتبارەکرێن کە پەیوەندیان لەگەڵ ئەسەد و هاوکاری سەربازی و هاوکاری سیاسی لە بەینانە هەیە. ئەو هێزش کە بتوانێت بربەست بێ لە بەردەم داعشە یەپەگە و کوردەکانی ڕۆژاوای کوردستانە دەیانەوێت لەم دەواازەوە لەم سنگەرە بەهێزەی لە بەردەمیان ئەمان تێک بشکێنن دوایی بۆ ئەوانی تر ئاسانە بێ لە بەردەمیان دوای سووریا دەبێت حزبوڵا تێک بشکێنن دوای حزبوڵاش تێکشکا ئەوە عێراقیان وا لێ کردو عێراقەکە سێ پارچێ بە عملی یعنی لە سێ بەشی عێراق یەک بەشی لەگەڵ ئێران نزیکە تقریبا کە بوو تەرکیزی لەسەر هەرێمی کوردستانە لە کاتێکە دهۆک و هەولێر ئەو ئیدارەی لەوێ عیلاقاتیان لەگەڵ تورکیا عیلاقاتێکی باشە بۆ زیاتر لەسەر ئەوەیە یعنی خۆ ئەمە باوە نەگەڕێنەوە کاک بیرۆن کە دوو جەمسەر هەیە لە دێر زمانەوە ئەم ئێرە بەرەوە بەتاکید دوو جەمسەر هەیە سنە و شیعە لە شیعە بێگومان پێشتر سەفەوی بن عوسمانی بوون ئێستا تورکیا و ئیرانن کەواتە مەدەم داعش لە دژی ئیران بەکاربێنێ شیعەگەری بەکاربێنێ کەواتە دەستی تورکیاتایە کەواتە بۆ دژی شنگال بەکارێنێ بۆ دژی هەولێر بەکارێنێ دژی دوهۆی بەکاربێنێ دژی ئێرە بەکاربێنێ لە کاتێکە ئێرە عیلاقاتێکی باشە لەگەڵ تورکیایە ئەخر ڕاستە بەڵام خۆتەزانی ئەمە هەمووی پیلانە ئەمە هەمووی مەراوغەکردنی سیاسیانەیە دژ بە کورد خۆتەزانی خۆ بۆچی میزانی هەرێمی کوردستان بڕا بۆچی نەوت بە ئاسانی تورکیا قوبوڵی کرد بڕوە بۆ میزانیەکە بڕا دوای ئەوە هاندانێک دروست بوو یان بڵێن قەناعەتێک دروست بوو کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان داوای وتی سەربەخۆی ڕاگەێنێ وتی ڕیفراندۆمەکەین ئەم هۆکارانە وای کرد کە تورکیا بە شێوازێکی تری تەعامل و یاری لەگەڵ هەرێمی کوردستان بەڵێ کاک فازڵ وەکو کاکی بێرۆن وتی ئەو مەسەلەی داعش و بەکارهێنانی داعش بەم ئاراستەیە بوو لە ئێستادا جارێکی دیکە کورد باجی ئەوە بداتەوە کە بوو نمونە عیلاقاتێکی باشی لەگەڵ تورکیا هەیە مادەم تورکیا وەکو سەرپەرشتی ئاراستەی سنە گەراییەکە لە ناوچەکەیە بۆ تەرکیزی داعش هەمووی لەسەر ناوچە کوردیەکانە بە تایبەتی لە سنووری دهۆک و هەولێر با بڵێن ئەوان زیاتر عیلاقاتیان لەگەل تورکیای عیلاقاتی ئابووری و عیلاقاتی سیاسی حتا 5 دەواازەی سنووری لە باشووری کوردستان لەگەل تورکیا کراوەتەوە بۆ تەرکیز هەمووی لەسەرەوەیە بەڵێ من پێم وایە داعش ئەوەندەی حرەکەتی یعنی قەومی شۆڤینیە زیاتر بەرگەچی ئاینی و مەسەبی بەبەرداکرایە بەڵام زیاتر خۆی حرەکەتی قەومی شۆڤینیە ئەجینا وەک خۆیان ئەگەر بەڕاستی مەوزوعەکە پەیوەندی چ لە ڕووی ئاینی و چ لە ڕووی مەسەبی بایە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندیان نەبوو کە شەڕی کورد بکەن ئەوە لایەکیان لای دووەمی ئەو حرەکەیە ئەو ڕێکخراوەکی تیرۆریستیە یعنی هەر کەسێک ئەگەر هاوکاری نەکە لەگەڵی نەبیتن دژی دەبیتن خۆی ئەوە پەیوەندی بەوەیە یعنی هەر نەکە ڕێکخراوەکی تیرۆریستی برابڵێن ناوچەیی بیتن بەڵکو نێودەوڵەتیە لەو بارەوە کە کوردستانیش هەر لە سەرەتاوە هەموو ڕێکخراوە تیرۆریستانەی کە هەبووینە لە عێراق بە تایبەتی زۆر بەتوندی بەرامبەریان وەستاوەتەوە و قوربانیەکی زۆریش درایە لەو بوارەی ئەوە بێگومان یعنی لەم مەسەلێش چ لە دژایەتیکردنی تیرۆر چ لەوەی کە ئەوان خۆیان وەک حرەکەتی قەومی شۆڤینی هەر ئەسڵەن کورد و شوێنانەی خۆیان بە زیاد دەزانن کەواتە داعش کە لە ئێستادا زیاتر بێگومان پێشتر ڕێکخراوی تریشە بووە قاعیدە هەبووە نەخشەبەندی هەبووە زۆر ناونیشانی تر لە عێراق سەر هەڵداوە بوو فترەیەک نەماون عەشایر هەبووە سەحوە هەبووە و نازانم چی و ملیشیا و تا دوای بەڵام داعش جیاوازە لەوان داعش هێزێکی زۆر توکمەی بەدەستەوەیە بەدەیان دەبابەی ئەمریکی پێشکەوتو کە لە سوپای عێراق بەدەست گەشت و ئێستا لە کۆبانێ شەڕی پێەکە هەنی مەترسی داعش لە چاو گرۆپەکانی تر تا چەند دەبێت بە جددی بەهانەر بگێت لە کاتێک هەموو تەرکیزی لەسەر کوردە بەڵێ ئەوە خۆی وەک باسم کرد ئەمە خۆیان وان بەڵام بێگومان مەسەلەی داعش داعمەکی هەم ئیقلیمی هەم نێودەوڵەتی هەبوو جا ئەمە هەریەکە بە گوێرەی بەرژەوەندەکانی خۆیان ئەو وڵاتانە داعشیان دام کرد و پاڵپشتەکەش بە شێوەیەک بوو کە بتوانی لە ناوچەکە وەزعی وا دروست بکە کە کۆمەلگای نێودەوڵەتی جارێکتر بە شێوازێکی تر بێتەوە منتیقەکەی بۆ نمونە لە عێراق دوای ئەوەی کە عێراق تۆزێک وەزعی باشتر بوو کە پێداگریان لەسەرەوەی کرد کە سوپای عێراق بکشێتەوە سوپای ئەمریکا لە عێراق بکشێتەوە
ئەمە دیارە بەڕاستی دەبێ ئەو باجەش بدەین کە وردە وردە وەزعەکە بەرەو خراپی ڕۆی کە زۆر لە پێشانیش خراتر بوو بە هەمان شێوە لە سووریاش یعنی دوای ئەوەی وەزعی سووریای بەو شێوەیە گەیشت کە ڕژێمی ئەسەد هەر وەک ڕژێمەکانی تری دیکتاتۆری وڵاتانی عەرەبی کە لە ناو بچیتن بەڵام معارەزەیەکی وا دروست بوو هێشتا دەسەڵاتی نەگردووە دەست پەلاماری بەرژەوەندی وڵاتانیدا دیارە ئەو وڵاتانش لە پێناو بەرژەوەندی خۆیان هەموو شتێک دەکەن کە جارێکی تریش بگەڕێنەوە ناوچەکەی بەڵێ کاکی بیرۆنە کرد کاتمان بەرەو کوتای ئەڕوا ئێستا زۆر جاباسیەکە کە اتفاقی سایکزبی کۆلۆزان خەریکە کوتای پێدێ نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوهارتن بەسەردێت حتا یەکێک لە نووسەرە بەناوبانگەکانی پێم وایە بریتانیایە باس لەوەکە کە پێشتر لە چارچوەی حربی عالەمی دووەمە کە ئێمە ئەمبراتۆر بەرمای ئەمبراتۆری عوسمانی سەفەی لە نێوان فەڕەنسا و بریتانیا دابشکرا لە ناوچەکەیە ئەو سنوورانەی بەقڕ دروست کراون ئێستا بە خوێن جارێکی دیکە هەڵۆشینەوە ڕۆی ڕاستەقینی ئەم سنوورانە دەستنیشانەکرێت لەم دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە چاودێرەکان ئەڵێن پێت وایە کورد بتوانێت تیا سەرکەوتوو بێکە بەم حەجوی ئێستا هەیە خۆی ئەمە زۆر ڕاستە ئەو سیاسەتی ئێستا لە منتیقەکە پەیڕەو دەکرێت یان لە جیهاندا پەیڕەو دەکرێت بۆ تێکشکاندن و هەڵوەشاندنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو پرۆژەی ئەمریکا کە کاری لەسەرەکە پرۆژەی خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێیە یان خۆرهەڵاتی ناوەڕاستی گەورەیە یەکەم دەستپێکی کارکردن لەو پرۆژەیە داگیرکردنی عێراق بوو بە شێوازی سەربازی دووەم دەستپێکی بڵێن دروستکردنی یان ڕاپەڕینی بەهاری عەرەبی بوو سێەمی ئەمەیە مەسلەی داعش و دروستکردنی ئەو گروپە تۆنڕەوەیە من پێم وابێ ئەم پرۆژەی ئەمریکا ئەگەر 10 ساڵی ترە یا 5 ساڵی ترە یان 20 ساڵی ترە بەپێی پرۆژە دوور و نزیکەکانی خۆی ئەم پرۆژەی هەرجێ بەجێ دەکا من پێم وابێ ئەم جارە کورد شانسی باش دەبێت بەڵێ میوانمان فازل حەسەن ئەندامی خۆلی پێشی پەرلەمانی کوردستان لە ستودیۆکانمە لەولێر هەروەها بێرۆن عومەر یەکێک لە سەرکردەکانی باڵی چاکسازی سۆسیالت دموکراتی کوردستان لە ستودیۆ بەخێراتتانەکەین بەڵێ تەماشاوانی نێژاتە بە هەفگەشتێکە دەن لەڤەر لە ستودیە نارتی و شۆڕۆڤەکردنا بابەتێکی گەرمی ڕۆژەوێ هەشادوە